تقريبا كوتاي في هاتوا امرو بنما قش قبر توزك بس اگر توزك باشا فرمو بلع بس توزك يا قبر هر تندرستين توزك لباريك وبنوكي بله كوبنوكي امرو بو او يقسكرنا لسه دارشنوي كوتا بنما قشتكاني بوجه هرمي كردستان بنما قشتكان هلا قشتكان من اماده كردوا ولقاهم وزاره كان اقصى لسه كراو امرو لانجمني وزيران بس يواكين لدواي ويكل 2013 كوتا بوجه هرمي كردستان داندرابو اما نزيكي حوت صاله هرمي كردستان بيبوجه اما هنگاوي كي جرينجا اما دمانه لرقي داناني بوجه هرمي كردستان نخش الرقائق بخومان دابنين بو ئەوەی بتوانین هەم ریفۆرمی ئابووری و هەم ڕێگەکانی زیادکردنی داهات و هەم ڕێگەکانی باشترکردنی خەرجەکان ئێمە ڕێگە چارێ بۆ دابنین لە هەمان کاتیشە خۆمان ئامادەکەینەوە بۆی جارێکی تر لەگەڵ بچینەوە بۆ بەغدا و شاندی دانستان سەرسەرەوەکەین لەگەڵ خەریکی تەنسیقاتین لەگەڵ لایەنی پەیوەندیدارەکان چونکە ئەم جارە گفتوگۆکان لەگەڵ بەغدا دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە وەک هەرێمی کوردستان ئامادەسازی خۆمان دەربڕیوە بۆ جێبەجێکردنی هەموو ئەو التیزاماتانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە بەڕێ سەرۆکوەزیران نووسراوێکی فەرمی ئاراستەی سەرۆکوەزیرانی ئیتیحادی کردووە بۆ ئەوەی کە استعدادی هەرێمی کوردستان دەرببڕێت بۆ ئەوەی کە هەرچی التیزاماتێک لەسەر هەرێمی کوردستان هەیە التیزاماتی خۆمان جێبەجێ موچەی موچەخۆران چی موچەی موچەخۆران ئایا بەلێبڕینیەوە دابەش ئەو بابەتە پەیوەندی بە کۆبوونی مەسەلەی بودجێ هەرێمی کوردستانەوە هەیە ئەمڕۆژ لە کۆبوونی هەژمەری وەزیران باسی هەموو هێڵە گشتەکانی باسی هێڵە گشتەکانی بودجە نان هەر نفسی هەمان شاندا ئەم جارە یعنی دەبێت بە شێوەیەکی جیاوازتر دەست بە گفتوگۆکان بکەین گفتوگۆ لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی نەوتیکەن وەزارەتی مالی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی مالی ئیتیحادی ڕقابەی مالی لەگەڵ ڕقابەی مالی یعنی ئەم جارە اختصاص وەرەگرترێ لە گفتوگۆکان ئەو تەفاسیلان هەبێت لەگەڵ بەغدا قسە لەسەرکەین و لەسەر ئەو تعلیماتانە ئەوە دەرەچێت بۆ جێبەجێکردنی موازنە هیچ گرێچۆرەیەکی تیان نیە تەنها داتاکانمان کۆ کردوتەوە لەگەڵ هەموو وەزارەتەکان قسە کراوە ئامادەکاری کراوە ئەمڕۆ هێڵە گشتەکان لە ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند دەکرێت هێڵە گشتەکان چییە؟ هێڵە گشتەکانی بودجەوەک هەر بودجەیەکی تر یعنی بریتیە لە خەڵک زۆر مهمە پێیان بڵێن ئایا نا کاکە ئەزانیت چۆ لێک نانە کاکە ببوورە کاکە ببوورە ئەوەی کە دیاری کراوە وە خۆی دەگات هەرێمی کوردستان لە بەغدا وەک سەحەفیەکە هەیەتەوێ من گوتم هێڵە گشتەکانی هەر بودجەیەک ئەوەیە کە خەرجەکان لەگەڵ داهات لەگەڵ مەسەلەی عەجزایە یعنی ئەمانە ڕێکخراونەتەوە مەسەلەی ئێمە دەمانەوێت بودجە بکەین بە نەخشە ڕێگایەک بۆ ریفۆرم نبیکەین بە نەخشە ڕێگایەک بۆ زیادکردنی داهات و باشترکردنی خەرجەکان زۆر